من ئەم بەڵێ پەیامە ئەنێرم بۆ هەموو دایک و باوکێک، ئەو دایک و باوکانی کە هێشتا کە هۆشیان هەیە، هێشتا کە یعنی ئەزانن دنیا یعنی چی، ڕەحمیان هەیە بەرامبەر بە مناڵەکانیان، خەمیکیان لە دڵایە، بەتەمان یعنی مناڵەکانیان دوو ڕۆژ شتێکیان بۆ بکەن، نابێ ئێوە گێل بن. دایک و باوک نابێ گێل بێت، نابێ گێل بێت. کچەکەت مۆبایلێکی پێیە، تۆ نابێ بزانی، یعنی بێ بزانی ئەو مۆبایلە چی تایە. ئەین چۆن ئەیڵیت ئەو مناڵە ئەو کچەت هەر لە ئێساوە سناپی هەبێت و هەر لە ئێساوە ستۆری دابنێت و ڤیدۆ بکات و خۆی بادات، چۆن ئەیڵی بەس پێم بڵێ؟ یعنی چی بەرنامەیەک، یعنی نازانم چی قانونی یاسایەک ڕێگەی بە تۆ داوە تۆ ئەم مناڵە بەم شێوازە ئەوە پەروەردەکەیت و بەڕەڵایکی بە کەیفی خۆی مۆبایلێکی هەبێ هەموو بەرنامەیەک بەکاربێنێت. کوڕەکە 12-13 ساڵانە معقول نییە چێتە ژوورێکەوە تا بەیانی ئاگات دێنێچیەکات. ئەگەر تۆ مناڵێکی بەو شێوازەت هەیە، تۆ تا ئێستا مانای دایک و باوکیت نەزانیوە، هەتا ئێستا بەرپرسیارەتیت نەزانیوە، تۆ معمەلی مناڵ دروستکردنیت عەزیزەکەم، تۆ یعنی کەسێکی ئیشی تۆ پەروەردەکردنە تا ئەو مناڵە لە خەم دەرەکەیت. ئەگەر ناتوانی پەروەردەی مناڵکەی، مێڵە مناڵت بێ کاکە گیان، مێڵە مناڵت بێت. ئێستا ئەوەی کە ئەو کچانی کە لە تەمەنی هەرزەکاریان، ئەوانی کوڕەکان لە تەمەنی هەرزەکاریان، ئەوەندەی ئەوان کارەساتیان ناوەتەوە لەم کۆمەلگاییە، گەورەکان نیان کردووە. کاکە ئینسان کە ئەگاتە تەمەنی 25 ساڵان و 30 ساڵان شەرمەکات، یعنی خۆی لە ڤیدۆیا دەرخات، شەرمەکات سەوتی بنێرێت، شەرمەکات یعنی ئەترسێت ئەدی کەسێ وەرگێت، ئەترسێت نامە و ڤۆیس بۆ کەسی خەڵک بۆ کەسێکی مەجهول یا کەسێکی بێگانە بنێرێت، زۆر حەزەر ئەکات. بەڵام ئەم 12 ساڵان و 13 ساڵان و 15 ساڵانە ئەمانە چۆن بڵێ هۆرمۆنەکەیان هێندە بەرزە، ئیتر بەو پەڕی بێعەقلانە و ئیشی خراپ ئەکەن، بەو پەڕی بێعەقلانە و ئیشی نابەجێەکەن. یعنی حەلی سا و مناڵەکەت یعنی شتی زۆر نابەجێکاتە بێت دەستی مناڵەکەت بگریت، بزانی ئەم مۆبایلە بۆچی شەو تا بەیانی ناخەوێت، چیەکە بە مۆبایلە نابێت. کاکە کارەساتە مناڵەکەی تۆ سناپی هەیە، کاکە بۆچی سناپی هەیە؟ ئەخە لەبەر چی هێتی؟ بۆ چێتی؟ بەس پێم بڵێ. ئەو ئەپە خراپانە یعنی بەداخەوە، یعنی دایک و باوک ئیمڕۆ هۆکاری سەرەکین بۆ ئەوی مناڵەکانیان وای لێبێت. ڕاستە بۆ نمونە ژینگەیەک لە دەرەوە ژینگەیەکی خراپە، جاری وایە لە قوتابخانە کەسێکی خراپ ڕاوی ئەکا و ملی ئەشکێنێت، جاری وایە لە کۆڵان، جاری وایە لەسەر ئیش، بەڵام نابێت تۆ بیاڵیت بە هیچ شێوازێک لە ماڵەوە مناڵەکەت سەرگردان بێ پەروەردەیەکی جوانی بکەیت و ئەو مۆبایلە سەرەتانە بچێتە هەر ماڵێکەوە، ئەگەر بە جوان بەکاری نێنێت ئەو ماڵە ئەکوژێت.